لەسەر بابەتی هەڵبژاردن لە تورکیا لە نێو پرسی کورد زیاتر دەبێنم ئەویش ئامادەسازیەکانی کورد بۆ ئەم هەڵبژاردننی پەرلەمانی تورکیا کە لە ڕێیە لەگەڵ سەرۆکایەتی کۆماری ئەو وڵاتە ئامادەسازیەکان چی لەگەڵ بەڕێز حەسەن بوگونیش کە بەڕێزیان ئەندامی پەرلەمانی هەردەپەن لە خولی پێشوو ڕاستەخۆ لە تورکیا و بەڕێگەی سکایپ میوان دەبێت گفتوگۆی زیاتری دەکەین بە دیاریکایی لە شرناخەوە لەگەڵمان دەبێت کاک حەسەن زۆر سپاس بۆ ئامادەبوونت ئەمێ بزانم ئامادەکاریەکانی ئێستای تورکیا دواتر دێمە سەر هەدەپەش چین بۆ ئەم هەڵبژاردننی کە لە ڕێیە لە تورکیا ئامادەکاریەکان چۆنن؟ بەلی سلااو ڕێژ گەلێ مەرە ئەم بەژین سەرکەتنج بۆ وەژی ڕاستی وەکی گەلێ کورد وەکی پارتیا چەپا کەسک بەرێ هەدەفە بوو دزانن ji ber ku dewletê em bên destûra bingehîn dixwaze bigire em bi partiya çepa kesk dikevin hilbijartinê ji bo me ev hilbijartin di gelê aliyan de gelê wetadar e yanî gelekî giring e ji bo demokrasî û azadî û gelek pirsgirêkê Tirkiye serî de pirsgirêka gelê Kurd pirsgirêka jinan pirsgirêka xîzanî û hejarî pirsgirêka bên baweriyan mezheban û gelek pirsgirêkên dî demokrasî û hiqûq û mafê mirovan bêkarî bêçareserkirin em vê hilbijartinê wekî çarenûsekê dibînîn ji ber ku bi salan e li Tirkiye şerekê qirêj dimeşe hemû aliyên civakê dikevin nava vê qirêjiyê û encamên hejar derxistî van heft heşt salane de biryara Sri Lanka wekî modela Sri Lanka xwestin ser gelê Kurd pir alî bimeşînin ev heft sala gelek dijwarî dimeşe ji bo wê dewleta Tirkiye û hikûmeta AKP û hevkarî MHP û Ergenekon Perinçek çi qirêjiya mejiyê xwe de nîjadperest be olperest be yanî oldariyan bêjî muaviya an Yezîd dimeşînin ser Tirkiye bûyîne yek enî yanî eniya komar dibêjin ya Cumhuriyetê û rejîm jî kirine rejîma yek zilamî hiqûq nemaye mafê mirovan nemaye em bêjîn dozgerî ketiye bin sîbera siyasetê û ev hejariya Tirkiye dibêjin keştiya mel berbinoxbûnê ve yanî herkes vê qebûl dike hemî aliyan de çi rûmet ne ji civakê re hiştîne ne ji dewletê re hiştîne ji bo hindê em dibêjin ji bo ku ev rejîma yek zilam tek biçe pêşiya demokrasî û azadiyê vebe ew bê saziyên dewletê ve girêdarî ên serbixwe wekî çapemeniyê wekî darazê wekî meclisê vanev bikarin bi serê xwe karê xwe bikin bêalî bikin gorî wijdan bikin ev giring e ji bo vê hilbijartinê de em li hemû derê Tirkiye û Kurdistanê nav em bêjîn pêngavên çalak dane û hevdanê me gelê me re xurt e moralekî bilind jî heye em dibêjin armanca me ew e ku em kêma hîsat wekîlan derxine û hem xurt bikevin parlamentoyê ji ber ku em bibîn mifteya çareseriyê ji ber ku hem serok hilbijartina serok komar da û hem guhertina destûra bingehîn û gelek qanûnan de ڕەنگە باشە کاک حەسەن ئەم هەڵبژاردننی ئەم جارەی لە تورکیا ئەنجام دەدرێت ڕەنگە جۆرێک لە جیاوازی پێوە بەدی بکرێت ئەویش ئەو تانە یاخود ئەو پرسە دادگایەیە کە لە تورکیا سەبارەت بە هەدەپە دەرکراوە بۆ داخستنی هەدەپە پرسیارەکەم ئەمەیە ئامادەسازیەکانی هەدەپە چییە و چی کردووە بۆ ئەم هەڵبژاردنە جیاواز لە ساڵانی ڕابردوو
بله مدزانی توازن هدف بگرن و 451 سیاست مدار کرد جوانه جی 53 پارلمانترین و دمه بین یعنی و چاقه بون جناف ده خواستن قدغه سیاست یعنی عربی بجی یاساق ترکی جد بجی یاساق جمره دو خواستن پارتیا ما بگرن سری ده بین پیشیا پره داینه ما لگرتن پشتره ما اعتراض کر دادگاه ما او دستاند جبو کو در دیوان او پشتی ام بین لیسته هاتن دیار کرن و ام بین او سازیا پایا بلند یا هلبجارتن بریار گرت کو گوتن ایدی لیسته ناین گوهرتن یعنی قطعی بو پم پارتیا ما بگره هم گلک وکیلین ما اسر لیب دوی قدغه جرات خواستن اوان پیشیا و بگرت و ما بخنه یعنی هیل بجارتن تمام نبی مجلس تا بخنه ما بهلم به وکیل آنجی چقاست خوازن او وکیل ما هم یا بخنه جبر ما به حیله و دیتی بول پیشی ما دیت بول بریاد سالان ما آماده کاری پارتی جدا جدا کرن وکی پارتیا چپا کس ما آماده کر او پارتی مرد کبن هل بجارتنی وکی انیا کدو دموکراسی هبون چند جوانجی آماده مکو بکبن هل بجارتنی اش بوه انجام بده ام پارتیا کسکا یعنی چپا کسک ما بریاردر ام کتن هل بجارتنی وکی دیجی نزی چلو چند هوالین ما قدغه جرا خواستی مگو ام سرل نادن نابن نامزد جبرکو هوالین نوبن حیلا حکومت AKP و دارا زاوی ام بیجین ام والا درخنه جبوی خباتین ما بردوامن وکی انیا ام بین کده و آزادی همان دمه او پارتی ما این کردواری هنه 4-5 پارتی جی معنیه که جدا دیساپوارا چکریه انیا دموکراسی و آزادی باشە ام خباتین خوال همو درادکن سری صدی چلی زیده باور دکم ریحوالین جن برنامه زدنش با پارتیا ما اون دزانم با پنجیه وکی پوزیتیو دستکه که جبو جنان پارتیا ما هم دبیجیم پارتیا جنان سریده ولی ما ام باورن سرکتنه که مزن باش لایق گله ڕاپرسیە سەرەتاییەکان ئەڵێن چی یعنی چەند ڕاپرسیە کراوە لەسەرەوەی کە کێ ئەگەری برتنەوەی زیاتری هەیە لەم هەڵبژاردنەیە چەند دامانی پەرلەمان و پارتەکان و چ ئەوانیشی کە خۆیان کاندید کردووە بۆ سەرۆکایەتی کۆماری ئەو وڵاتە ڕاپرسیە سەرەتاییەکان دەنگی وە گەلک کێم تام فێم نەکرد دەنگی وە کێم کاک حەسەن پرسیم کە ڕاپرسیە سەرەتاییەکان لەسەر بردنەوەی پارتەکان و ئەو کەسانی خۆیان کاندید کردووە بۆ سەرۆکایەتی کۆماری ئەو وڵاتە ڕاپرسیەکان چی دەڵێن؟ بله نها هون دزانن آلیەکی ئەو ئەنیا کۆمارێ هەیە بۆ سەرۆ کۆمارتی ئەردۆغان سەر لێدایە ئالیە دی ئەم بین انیا گل قلجدارولو سر لیدایه محرم اینجا و سینان اوانجه هنه و سر ناوی انیین دینه لیاو گلک ضعیفن یعنی اف البجارتن نابرا اردوغانو قلجدارولو دا وی درباز ببه نها او سازین لی پرسینا گل دکن دنگی وان دجمیرن پرانیا واد بیجین تورا یکمین دا قلجدارولو و بصدی 53 حتی 56 57 دبن هنگ دبیجن تورای کمین و برژه که گل کم درباز لب و من یاد ومین راستی نزی 20 روزان مایه خبات
وبردوام بكن ما وكي ام بيجين انياما يا كدو ديمقراطية جي هيش باش راست وراست ديار نكري ام بيجين امي بدنا قلج دارولو اللي ابروجين بيشيا ما بي ديار كرن جبو ام بيجين قلج دارولو و تورا كمين دا سر بكافة هم آلية ئێوە سر وكوماري پشتیوانی دا کلجدار ئۆغڵۆکن وەکو هەدەپا؟ بله بله امیلی بکیش بو کو پیشیا ترکیه و بو هرتن چه ببه پرسکره که کرد مجلسی ده به چاره سر کرن و نقاش کرن و اوی شو آزارا لحمی آلیان ده سر ترکیه فرض بی به چاره سر کرن رژیره و به ام دو بیجه امی زوستانی در کبن بهاره جبو و انیام و زیدتر بکار خواب گهنه گلو رایا گشتی و پیش روش ده امی پنگاوین گلک مازن خواب گلین ترکیه و گل کردستانی بدنا قبول کن باشە ئامادە نەبوونی بەڕێز سەلاحەدین دەمیرتاش لە نێو بانگەشەی هەڵبژاردنەکاندا چ کاریگەریەک دروست دەکات و ئەو دەتوانێت لە نێو زیندانەوە بەشداری لە بانگەشەکانە بکات؟ دەنگی وە قوت بمخابنە هوت کارە دووبارە بکە هەنێک ئینتەرنێت نەخۆش کاک حەسەن پرسییم سەلاحەدین دەمیرتاش چۆن بەشداری لە بانگەشەکانی هەڵبژاردن دەکات ڕێگە پێدراوە بۆ ئەوەی بانگەشە بۆ پارتەکەی بکات لە زیندانەوە؟ بله رهبال مسلحدین هم هفسروک پارتیا مبو و زندان دجی مرود کاره بجم سپاسیا خواه نشان بدن وکی انسان که اجدر و به مساج خواه به رای پاریزر خواه به روپارتوژن بیجین روزنامه‌وانان خود دیگه این رایا گشتی او جو وکی پارتی ده حضرت و نرین خواه به گل مره به گل ترکیه را پارود که راستی و تلویزیون دجبر حکومت و ام بین چاپمنی ها دجبر یا ما یا کرد نرین امبری سلحدین جی دیگه رایا گشتی باندوره که مازن جی ام دکارم بجین دکه دم هوالین ما و ریوبرین پارتین ما این دیجی والین جن مساج خود شیدن او جی آریکاری البجارتنی دکن و انجام این باج در کهون حوله و گل ما پی کیف واج دبه ام باور سرکتنه که دیروکی ام پک بینین و پیشی سری در پرسکریک آب کرد و یا جنه وکین جبو دموکراسی و آزادی بهارك نوی چه ببن بله بەڕێز حەسەن ئۆگەنیش کە بەڕێزیان پەرلەمانتاری پێشووی هەدەپ بوون لە شرناخە و میوان مابوو زۆر سوپاس مامادە بوونێت